من ناوم ئاڤان ئاواتە دانیشتووی شاری هەڵەبجەم ساڵی 2007 لە کۆلێژی زانستە پراکتیکیەکانی هەڵەبجە بەشی پیشەسازی خۆراکم تەواو کردووە. هەلی دامەزراندنم بۆ نەڕەخساوە، بەڵام من هەر لە مناڵیەوە بە حکمی ئەوەی کە دایکم خەیات بووە، پورەکانم خاڵەکانم هەمویان خەیات بوون، منیش حەزم لەو ئیشە کردووە، هەوڵم ماوە هەمیشە سێری دەستی دایکمم کردووە، حەزم بۆی چووە بۆ ئیشەکە. لە 2007 و 2008 من دەستم کرد بە خەیاتی بۆ خۆم، ینی جلم بۆ خۆم ئەدووری لەو کاتەیە کە ئەو کاتە تەلەبە بووم لە دووسێ سانەوی بووم، دا ئەنیشتم جلم بۆ خۆم ئەدووری، ئەگەر شتێکم نەزانیایە پرسیارم لە دایکم ئەکرد، ئەو پێی ئەوتم. تاوام لێ هات کە چوومە زانکۆ، هاوڕەکانم یان پورزاکانی خۆم یان ئەو کەسانی کە نزیکی خۆمن جلەکانیان ئەبینی لەبەرم ئەیانوت لەوەمان بۆ بدورە. وردە وردە ئاوا دەستم پێ کرد لە زانکۆ هاوڕەکانی خۆم ئەوانەی زیاتر کە لە داخلی بوون جلیان بۆ ئێهێنام، قیاسم وەرەگرتن و قماشەکەم بۆ ئێهێنانە ماڵەوە، لە ماڵەوە بۆم ئەدورین و دیسان ئەمبردەوە بۆیان. تا دوای زانکۆ ساڵی 2007 کە تەخەڕوجم کردانە مەزرام، وام لێ هات ئیتر زیاتر حەزم بە ئیشەکە کرد. هانیان نام، هەم ماڵەوە هەم هاوڕێکانم هەم خزم و کەسەکانم زۆر هانیان ئەیانوت ئیشەکانت جوانە، مادام تۆ دانەمەزراوی خەیاتی بکە، زۆر دڵنیای سەرکەوتوو ئەبی. منیش هەستام دەستم پێ کرد. یەکەم شت من چووم لە سلێمانی شەهادەم وەرگرت و دەورەیەکم بینی شەهادەم وەرگرت، سوپاس بۆخوا هەر لەوێ یەکەم بووم، هەر لەو شوێنی شەهادەکەم وەرگرت، داوایان لێکردمەوە کە بمبەوە بە مامۆستای ئەو شوێنە دەورەیان بۆ بڵێمەوە. بەڵام من حەزم بەوە نەبوو، وتم ئەڕۆمەوە لە هەڵەبجە دەست بەو ئیشە ئەەکەم، لەوێەوە دەست پێ ئەەکەم. ئیتر هاتمە ئێرە یەکسەر دەستم بە ئەوە کرد کە دەورە بکەمەوە بۆ خەڵک فێرکەم. ینی لە 2008 و 2019 هەتا ئێستا من بە بەردەوامی دەورات ئەەکەمەوە، جگە لە ئیشی خەیاتیەکە دەورات ئەەکەمەوە و بە بەردەوامی خەڵک فێرەکەم. سوپاس بۆخوا نەتیجەیەکی زۆر باشی هەبووە، کۆمەڵە کەسی زۆر باش لەسەر دەستی من فێر بوون بە شانازیەوە، زۆربەیان دوکانیان داناوە، ئیش بۆ خۆیان ئەکەن، ئیش بۆ دەوروبەریان ئەکەن. ئەوە جێگەی شانازیە بۆ من. منیش حەزم بەوە هەیە ئیشەڵا ئیشەکەم فراوانترکەم، هەم شوێنەکەم فراوانکەم، هەم ئیشەکە گەورەترکەم و کۆمەڵە کەسانێکی تر لە لای خۆم دانێم کە ئیشم بۆ بکەن و وەکو معمەلێکی بچووکی لێ بکەم بۆ ئەوی زیاتر و زیاتر خەڵک ئیسفادە بکات لە شارەکەیان، بە تایبەتی کچان و ئافرەتان، ئەوانەی کە بێکارن لە ماڵەوەن، ئەوانەی کە تەخەڕوجیان کردووە و تەعین نەبوون، هەوڵی ئەوە ئەیەم کە فێریان کەم کە بۆ ئەوی بکەونە سەرپێی خۆیان، بۆ ئەوی فێر بن ئیشێک بکەن بۆ خۆیان، لە سەرپێی خۆیان بوەستن و هەم لە ماڵەوە بێنە دەرەوە. دەستپێکردن زۆر قورسە، بەڵام ئیشکردن ئاسانە. یعنی لە سەرەتاوە کە تۆ دەست پێ ئەەکەی کۆمەڵێ بربەست ئەبێت، لەوانەیە چەندین کەس قسە بکات، لەوانەیە هەر لە کەسەکانی خۆتەوە لە دەور و پشتی خۆتەوە قسە ئەەکەنتان و تەشەر هەیە، بەڵام گرنگ ئەوەیە تۆ گوێ بۆ هەموو کەسێکیش ئەگریت، ڕێز لە قسەی هەموو کەسێک ئەگریت، بەڵام مهم ئەوەیە تۆ ئەو قسانە وەرگریت کە سەرکەوتوتەکەن، کە هاانتێن سەرکەوتوو بیت لە ئیشەکەیە. هەڵەبجە هەر لە سەرەتاوە ئافرەت حکمیتیا کردووە. نمونەمان عادیلە خانم بووە کە قایمقامی هەڵەبجە بووە و دوای ئەوەش ئێستا سوپاس بۆخوا ئافرەت پێشەنگە. خوا بەزیابێت کە ئەگەر بتەوێ ئیشێ بکەی بە دڵنیاییەوە سەرکەوتوو ئەبیت، بە مەرجێک متمانەت بەخۆت هەبێ. پێش هەموو شتێک کە تۆ ئیشێک ئەەکەی متمانە بەخۆبوون مهمترین شتە. دوای ئەوە دەوروبەر خێزانەکەت ئینجا دەوروبەر. و وەکو تیشم
تانەوتەشەش زۆر ڕووتی ئەکا گرنگ ئەوەیە تۆ کە متمانت بەخۆت هەبوو ئەتوانی هەموو ئەو بربەستانە تێپەڕێنی. سوپاس بۆ خوا من هەموو ئەو بربەستانەم تێپەڕاند، زۆر شت ڕووی تێکردم، زۆر قسە و قسەڵۆک و تانەوتەشەر و ئەوانە، بەڵام دەخوا بەزیابێ هەموویم تێپەڕان. ئێستا ئیتر زۆر هەم ئیشەکەم بۆ ئاسان بووە، هەم هەستەکەم بوومەتە کەسێکی پێشەنگ بۆ خێزانەکەم و بۆ دەوروبەری خۆشم.